پیاوێک نامەی بۆ ناردووی پێ وتووی 2 میلیۆن دۆلارت پێدەم تەنها و تەنها لەگەڵ من بە ئەم شتە تا چەند ڕاست وایە ڕاست کێن ئەوانەی پشتیوانی لە کچە مۆدێل و کەناڵە هونەریەکان دەکەن دەستگیرکردنی دەیان لەش فرۆش و لەشکر لا کۆمەڵگەیەکی گەشتیاری شاری هەولێر جارێکی دیکە پرسی تەخشان و پەخشانکردنی داهاتی گشتی لە ڕابواردن و شەوانی سووری بەرپرسانی هەرێمی هێنایە ئاراوە سەرچاوەیەکی باڵای ئاگدار بە 7 ڕۆژی ڕاگەیاند ئەو کۆمەلگایی لەش فرۆشەکانی تێدا دەستگیر کراوە خاوەندارەتی بۆ بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بەڵاوبوونەوەی هەواڵی دەستگیرکردنی لەش فرۆشەکان پرسی تەخشان و پەخشانکردنی داهاتی گشتی هەرێمی کوردستانی لە کچە مۆدێل و کەناڵە هونەریەکانی هێناوەتەوە بەرباز لە دوای ساڵی 2011ەوە مۆدێلێکی نوێی میدیا هاتووەتە ناو هەرێمی کوردستانەوە و کاریگەری گەورەی لەسەر تێکدانی بەها کۆمەڵایەتیەکان دروست کردووە ئەم جۆرە لە میدیا لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمەوە پشتیوانی گەورەی لێکرا بەوەش کاریگەریەکانی فراوانتر بوون ناوەڵا گەرمایە کاگاری خۆتستانیە ئەس ناکەیت جلس زۆر لەبەر کردووە کاگاری دایکم بۆ خۆی شەڕیەتی لەسەر زلی من ئێستا شەڕەکەی گەورەتر کرد مۆزوعی گشتی ئێستا میدیا هونەریەکان لە هەرێمی کوردستان تا دێت ژمارەیان زیاتر دەبێت لەگەڵەوەشدا پانتایەکی فراوانی بینەری خەڵکی کوردستانیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە بە تایبەت چینی گەنجان و تازە پێگەیشتوان ئەم میدیایە کار لەسەر برەودان بە پێگەیاندنی کچان و کوڕانی یاخی دەکات و بەهۆیەوە دەیان کچە مۆدێل لەژێر ناوی کرانەوە و پێشکەوتندا پێگەیشتون مۆدل یاخۆت هەر مۆدل بووی کە هاتی 6 ساڵە 6 ساڵ جسمی جوان فەیسی جوان ئەکتی جوان ئەوانە زۆر مهمە زۆر مهمە ناڵم ئەمن هەموم جوانە نانا بەپێی بەدواداچوونەکان سەرەتای برەودان بەکاری ئەم جۆرە میدیایە لە کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستی پێکرد کە لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی ئێستای هەرێمی کوردستانەوە ئیدارە دەدرا لە سەردەمی کابینەکانی پێشوودا و بە ناوی جۆراوجۆر و لەسەر داوای ڕاوێژکارە هونەریەکانی سەرۆکی ئەو کاتی حکوومەت 100 ملیۆن دۆلار لە داهاتی گشتی خرایە خزمەتی ئەم جۆرە میدیایە و بەوەش هەزاران کچ و کوڕی گەنج لە هەرێمی کوردستان لە خشتە بران کۆمەڵگەی کوردی بە خێرایی گۆڕانکاری بەسەردا هات و سەدان خانەی لەشفرۆشی و گروپی تایبەت بەو بوارە دروست کران توندوتیژیەکان بەرامبەر ژنان ئەوەندەی دیکە پەرەیسەند بازاڕی لەشفرۆشی و هاوردەکردنی کچانی ئێرانی و سووری و بیانی بە تەواوی گەرم بوو نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم ڕۆڵێکی گەورەی لە پشتیوانیکردنی ئەم جۆرە میدیایە بینی هەر لە دانانی ڕاوێژکارێکی تایبەتی هونەری تا دامەزراندن و پشتیوانیکردنی ژمارەیە کەناڵی هونەری جۆراوجۆر بە ئێستاشەوە ئەم کەناڵانە ڕۆژانە هانی کچانی شۆخولاو دەدەن تا لە خێزانەکانیان یاخی بن و دەستکراوەیان دەکەن لە نمایشکردنی جەستە و تێپەڕاندنی هەموو سنوورە کۆمەڵایەتیەکان ئێستا لە هەرێمی کوردستان لەشکرێک کچە مۆدێل بەرهەم هاتوون کە تەنیا لە بەرامبەر خاڵیکردنەوەی حەزی سێکسی دەستڕۆشتوەکان لەلایەن بەشێک لە بەرپرسانەوە پشتیوانی گەورەی دارایی دەکرێن پارەدارکردنی کچانی مۆدێل لە باشووری کوردستان گەیشتووەتە ئاستێک کە کاریگەری گەورەی لەسەر کچانی پارچەکانی دیکەی کوردستانیش داناوە سەدان کچی ڕۆژهەڵات و باکووری کوردستان ئێستا لە ناوهەرێم سەرقاڵی کاری مۆدێلن بەشێکی زۆریان لە بنەڕەتدا حەزی بزنسمان و بەرپرسەکان لە بەرامبەر پارە و ئۆتۆمبیلی گرانبەهادا تێر دەکەن ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت بەرهەمی ئەو پشتیوانیە گەورەی کابینەکانی پێشووی حکوومەت بوو لە دامەزراندنی دەیان کەناڵی هونەری و کات بەسەربردندا لە بەرامبەریشدا هەزاران کچ و ژنی شەهیدانی پێشمەرگەی هەرێمی کوردستان بەهۆی کەمدەستی و نەبوونی سەرچاوەی داهاتی پێویست لە دۆخێکی سەختدا ژیانیان دەگوزارێنن
دەستگیرکردنی ئەو لەشکرە لەشفرۆش و لەشکڕەی چەند شەوی ڕابردووی هەولێر دەرەنجامی ئەو بوو جەزەبەلاحە بوو کە بۆ پێگەیاندنی کچە مۆدێل و کەناڵە هونەریەکان لە ڕابردوودا و بەبێ پلان و بەرنامە لەلایەن سەرۆکی ئەو کاتی حکوومەت و سەرۆکی ئێستای هەرێمی کوردستانەوە لە ڕێی ڕاوێژکاریەکانیەوە تەرخان دەکرا.